هیچ عرقلەیەک نییە تەنانەت ئێستا لە سایلۆی کەرکووک گەنم هەیە و ئێمەش بەردەوامین بە پێی و پلانی کە لە بەغاومان دێت و 35 ڕۆژ جارێ ئێمە حسەیەک تەوزیعەکەین بۆیە ئێستا لە حسەی نۆیەمان ئێستا گەیشتوینێتە لە 130 حسەکەماندا بەش کردووە بەردەوامین و دواتریش کە ئەمە تەواوێ ئەچینە حسەی دەیەم بۆ ئەمساڵ گەنمی خۆماڵیە لە 100 لە سایلۆ وەریەگرین لە ڕێگەی باڵێ سایلۆی کەرکووک لە ڕێگەی کارکانی ئاشی کەرکووکەوە دەهاڕێت و بریکارێکمان هەیە کە هەڵسێ بە گواستنەوەی ئەم ئاردە و تەوزیع ئەکرێ بەسەر بریکارەکانە فعلا خەڵکی ینی هاوڵاتی ناچێ ئاردەکەی وەرگرت زیاتر ئەوانەی کە لە مرکزی شاران بۆیە لە ڕێگەی جەنابتان تکایان لێکەین بچن ئاردەکانیان بەشە خۆراکی خۆیان وەرگرن ئەمڕۆ ئارد مادەیەکی سەرچیە ینی مادەیەکی خۆراکی سەرچیە بۆیە تکایان لێکە ئەمە بەشی خۆیانە بڕۆن بەشەکانیان وەرگرن